خۆش دەنگتان ئەمە تەبیعەتی سلێمانیە ئەمە پایتەختی ڕۆشنبیریە لە کۆنەوە حەسەن زەریکی نەوریش ڕووی کردوێت هێرە ماملەیە گۆرانی بێژە دیێری بەڵام هیوادارەمانی کە هونەری میلیە شوێنن نەچنم گۆرانیە میلۆدی ڕەسەنە خامانە بۆ ڕێکلامی دایبی و برنج و نازەمانە بەکەن تکایە خۆتان ئازیدانی بۆ ڕێکلامە تکایە گۆرانی کوردەکان بەشوێنن زانە ئاغای محەممەدی عەزیمزادە وەکو باسم کرد لە نەتەوەی کوردیش نییە گوێ لە شعرەکانی بگرن هونەری میلی شعر و گۆرانی و مۆسیقایە سەید ئەو زەربەکەن کە کورد دروستی کردووە سەید ئەو باڵەبانەکەن کە کورد دروستی کردووە یەک گروپی مۆسیقان بە تاقی تەنیا و سێ کەسە یەک ئەتوانم بڵم گروپێکی زۆر جوان ئەو گۆرانیە ڕەسەنانە پێشکەشەکەن ئاغای محەممەد عەزیمزادە خۆی بەسەراتی زۆری لایە لەسەر هونەری ڕەسەن دیارە ئەو چەندین ساڵە ئەتوانم بڵم 50 ساڵە لە هونەری میلیە کارەکەات ئەو لەوانەیە زۆرتر شارەزای هەبێت لە بیرەوەری هەیە لەگەڵ لەمەدیێنەکانە سپاس بۆوانی کابینەرمان دەستان خۆش بێت کە دەستخۆشیتان زۆر یەکەن لە هەموو تاراوگە و لە ئەوروپا و لە برایش کاگوراک هێستامان بزانم لە بەریتانیا لێو کۆمیدوسی دەستیان خۆش بێ هەمووتان سەرکەوتوو بن کاکە بابانشمان زۆرمان بکرد ئێمە زۆر نازمانێ زۆرمان نییە لەبەر بینەرەکان ئەگەر خۆت حەست پێ شتێک ترمان پێشکەش بکەی ئەگە ماملەیەک بێ حەسەنێک بێ جاری بێش و حەسەنی زۆر خۆش یا هەر میلیەکان بێت ئێمە شانازی بۆ حوايك كاك عصر والله يعني اگر گۆرانی مامۆستا سەید قەتان پێ خۆش بێ ماملێتان پێ خۆش کەسیشی بەڵێ ئەڵێ باش سەرهاتەکە بجەمەوە سادای گۆرانێکەڵێ ئەڵێ سەید ئەلەزغەری کوردستانیە سێبێتە میوانی ماڵێک تەمەشاکە ئافرەتێکی زۆر جوانی هەیە لە دڵێ سەد دڵ ئاشکێژێ ئەڵێ خۆزگاه ماڵ خەڵوت باید و منەوە کچەم بدوانایە بمزانێ ئاوا منی شتیام لەو هەیە ئەوی شتیای لە من هەیە ئەو نەدانیشێ ماڵ خەڵوەتە بێت بە ئیشارە کچەکە هەڵێکاڵێ هەستە سایەکلێنێ تا کچەکەڵە سەر سایەکلێنێ دوو گەنجی جوانیش ئاوا دێنە بنێ ماڵ میوانیان کشە سەر بە زەکاتە مساکە یەکی لەو گەنجانە زۆر جوانە لە سەید ئەلەزغەر پەشیمانی بێ عاشقی هیچی لەوە نابێت تا چاکا خۆن سەید ئەلەزغەر پێ ئەزانێ ئەم کشە هەڕووی دەمی لەو گەنجەیە جا پیاو لە زمانی گەنجیە لە نێو خانەوادەیەکە کچێ پەسەندکە پشیلێ و ماڵەشی پێ جوانە هەروازانێ هەوە کاری تەبیعەت داوایە ئەمێش گۆرانێ هەر کەسێ هاتووتی عاشقم گۆرانی مامۆستا سەید ئەلەزغەرە بەسەر هاتووی ئەو خۆشەویستەیە نیش ئێڵێن بەخۆشی ئەو جەماعەتە بەڕێزە و ئەوانەی کە بەڕاستی لەو نەوارەدا ئەگرن و بەو سۆزە گرێ دووریان نەکرێتەوە
بەڵام بەڕاستی ئەو نەخەستەی گۆرانی ئەو نەهیلاشی گۆرانی ئەو گۆرانیانەش لە کۆشی خۆینەڵێ بەکار نایە لە خواری دڵی بەدەر ناپاسوونی لەزەت ئەو گۆرانیە ناستە ڕاستە دەمە خۆش بێت داوای گۆرانی ئەتۆم نایەتۆمەیە ئەڵێ مامۆستا زۆر بەوە ناسراوە بزان وتیشمان بەس بەخوا زۆربیان دیارە زۆر حەزیان لە گۆرانی بەسەر چاوەکەم تکرارەکەنەوە دووبارە بە خۆشی ئەوانەیە کە ئەو گۆرانی خۆشیان پێخۆشە هەڵبەتە سەر ئاهەنگەکەی خۆمە بەڵام شارەکانی لە کتێبەکان دزیومە بە خۆشی ئەو خۆشەویستانەوە زادە وەکو باسم کرد